چوارسی یک چوارسی یک چوار ورقي فمات أدريتي هيش من وستاوكم ئەمڕۆ ڕۆژی پێنجشەمە 4/6 تاقیکردنەوەکانی گشتی پۆلی 12 زانستی وێژەیە و پیشەی دەستی پێکرد لەسەر جەم ڕەنگاکانی کوردستانە. ئێمە ژۆکو بە ڕێبەرێتی پەروەردەی سلێمانی بە پێی ڕێنماکانی وەزارەتی پەروەردە خوێندنگاکانمان دەستنیشان کردبوو واتە هۆڵەکانی تاقیکردنەوە لەگەڵ خوێندکارە دەرەچیەکانە بەسەر 119 هۆڵی تاقیکردنەوەی بەشی زانستی 62 هۆڵی بەشی وێژەیی و 20 هۆڵی پیشەیی. بێگومان ئەمە ژمارەیەکی زۆرە و ژمارەیەکی زۆریش مامۆستای پێویست بوو و ئێمەش لە ماوەی ڕابردووە بە پێی ئەو توانایی خۆمان ئەوەی کە پێویست بووە جێبەجێمان کردووە. کێشەی فێنەکەرەوە و مەسلەی کێشەی ئاو و هەروەها کارە بە ئەمانە چەندین لیژنەمان نردووە پێشتر بۆ خوێندنگاکان بە دوواداچوونمان بۆ کردووە. ڕەنگە هەندێک خوێندنگا ئەگەر هاواری لێ هەڵسابێت لەبەر گەرمە حاڵەتەکە ئەوە بۆ خوێندکارێکی زۆر لەم ڕۆژانەی دواییە وەکو پێشمەرگە زیای کرد لە هۆڵەکانە. ئەو هۆڵانش کە زیای بوو کەرتیان بۆ زیایە کرا لەبەرەوە لەوانەیە لە هەندێک خوێندنگا ئەو حاڵەتانە بوو بێت. بەڵام بە شێوەیەکی گشتیە تاکو ئێستاکە ئێمە ئمڕۆ تقریبان چەندین خوێندنگا گەڕاین بەسەرانە بۆ زانینی کێشەکانن ئەلحەمدوللا بە شێوەیەکی باش ڕۆشتووە. یەک کێشەی ترمان هەیەویش بەداخاوە ئەویشەوەیە کە ئەو مامۆستای چاودێرانەی کە دائەنرێن هەندێکا پابەندین بە چاودێریەوە بە تایبەتی ئیمساڵ زۆر کەوتونەتە ئەوەی کەنایان دەرەچێت ناچن بۆ قایەکانی ئیمتیحان یاخود هەوڵیان ببەخشێن. ئەمە گرفتی بۆ ئێمە دروست کردووە. هەرچەنەما ئەرچی مامۆستایە کە تاکو یەکی حەوت بەردەوام بێ لە خوێندنگاکەی خۆیان پەیوەندی بکە بەو بەرابەتی خوێندنگاکەی خۆیان بزانێت چه ئەرچێک هەیە لە تاکو یەکی حەوت جێبەجێ بکە. ئەمە کێشەی بۆ ئێمە دروست کردووە. هەندێک لە مامۆستایان بەڕاستی پەیوەندیان نەکردووە. ناچاری نیان بە پەناما بردو تا بەر مامۆستای تر بە ڕێگەی تەلەفۆنەوە تاکو ئەوانە دابین کەین بۆ هۆڵەکانی تاقیکردنەوە تاکو ئمڕۆ چارەسەری بکەین و کێشەکان دووبارە نەبێت ئینشاڵڵا لە داهاتوە. ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە 4/6 2015 یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی قۆناغی ئامادەیە. ئێمە هۆڵی دوین لە قوتابخانەی زانکۆی بنەڕەتی کەش و هەوای هۆڵەکە لەبار و گونجاوە و قوتابیان زۆربەی زۆریان ئامادە بوون و هۆڵەکەمان بێکێشەی هیچ کەم و کوڕێکی تیانە سەبارەت بە قوتابیان و سوپاسانەکەنی بەخێربێت.